لە ماوەکانی ڕابردوودا بەهۆی هاتنی ڤایرۆسی کۆڕۆناوە پرۆسەی خوێندن لەسەر جەم قوتابخانەکانی هەرێمی کوردستان پەکی کەوت و وەستا و دوای ئەوەی کە زیاتر لە وەرزێک خوێندرا بە تەواوەتی کۆتایی پێهێنرا و لە پاشان پرۆسەکە تا ڕادەیەک کرایە ئۆنلاین بۆ ئەوەی کە قوتابیان بێبەش نەبن لە پەروەردە و فێرکردن بەو شێوازەی کە وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری لەسەردا بوو. هەتا ئەم ساتەش ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان و سەرجەم وڵاتانی جیهان لە هەڵکشاندایە. هەر بۆیە بۆ ئەم ساڵ و بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی نوێی خوێندن حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە کە پرۆسەی خوێندن تا ڕادەیەک پرۆسەیەکی ئەلێکترۆنی بێت. بەڵام بۆ قۆناغەکانی 1 و 2 بنەڕەتی پرۆسەکە لە بەرواری 10 مانگیدا دەست پێ دەکاتەوە. لە 27 مانگی نۆش پۆلی 12 ئامادەی دەستیان بە پرۆسەی خوێندن کردەوە. ئاخۆ بربەستەکانی بەردەم دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن چین؟ بۆ قسە و گفتوگۆی زیاتر لەم بارەیەوە میوانداریم کردووە لە زۆر بەڕێز مامۆستا مزەفەر ئیبراهیم بلباس سەرپەرشتیاری پەروەردەیی کە هەر ئێستا و لە هەولێرەوە بۆتە میوانی پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام. مامۆستا مزەفەر سڵاوم کاتت باش و زۆر سوپاس کە میوانداری ئێمەت قبوڵ فەرموو. سڵاو لە بەڕێستان، زۆر خۆشحاڵم کە میوانداریتان کردم نەو بەرنامەیە. هەر بژی زۆر سپاست دەکەم. وەکو یەکەم پرسیار هەر وەک هەموو لایەک ئاگادارن ئەم ساڵ لەبەر گەشەسەنی زیاتری ڤایرۆسی کۆڕۆنا پرۆسەی خوێندن تا ڕادەیەک سەختە. بەڕای ئێوە بربەستەکانی بەردەم پرۆسەکە چین؟ لە ڕاستیدا خوێند ئەم ساڵەکە بربەستی زۆر هەیە لەبەر پرۆسەی پەروەردە. وەک خۆت باست کرد گەشەکردنی نەخۆشی کۆڕۆنا لەوانەیە زۆرێک لە دایک و باوکان منداڵەکانیان نەنێرن بۆ قوتابخانە. ئەمە گرفتە بەڕاستی کە تاوەکو ئێستا چارەسەرێکی ئەوتۆی بۆ نەدۆزراوەتەوە. جگە لەوەش لەبەر کەمی بینایی قوتابخانە کە ناتوانرێتن قوتابیان دابەش بکرێنە سەر پۆلەکان کە بەپێی ڕێنمایی تەندروستی هەر قوتابیەک و مەترێکوونی و بەلایانی کەمەوە لە یەکتری دوور بوون لە هەر چوارلاوە. ئەمە دەبتە گرفتێکی تری شەوەیە کە کەمی میلاکی مامۆستایان ئەمەش هەر گرفتە کە ئەگەر هات و داوامەکان بکرێتە 3 ڕۆژ بە 3 ڕۆژ ئەمەش دەبێتە بربەستێک بۆ پرۆسەی پەروەردە کە مامۆستایان نییە ئەو فەراغە یان شێوازی دەوامکردنی بەو شێوازەی 3 بە 3 پڕ بکاتەوە. بەڵێ ئاخۆ بەم شێوازە مامۆستایان دەتوانن بە شێوەی ئەلێکترۆنی یان بە شێوەی ئۆنلاین ئەو پەیامەی کە پێیانە بیگەێنن بە قوتابیان و خوێندکاران. هەروەها قوتابیان هەتا چەند دەتوانن سوود لەم شێوازە خوێندنە وەربگرن و ئایا هەردوولا دەتوانن سەرکەوتوو بن لەم پرۆسەیەدا؟ لە ڕاستیدا خوێندنی ئەلێکترۆنی بە هیچ شێوەیەک شوێنی خوێندنی ڕاستەوخۆ لە ناوپۆل ناگرێتەوە، بەتایبەت لەسەر ئاستی بنەڕەتی و ئەو پەیامەی لە لای مامۆستا یاخود ئامانجی فێربوون و تێگەیشتن لە بابەتەکان ناگەیەنێ بۆ قوتابیان، چونکە مامۆستا لە ناوپۆل ئاگاداری قوتابیە لە نزیکەوە، هەروەها سەرنجڕاشانی قوتابی بۆ لای خۆی و جگە لەوەش کاتی بابەتەکان دەخوێنتەوە یان هەر پیتێک لەفز دەکاتن دەبی قوتابی سەیری مامۆستا بکاتن، شێوازی دەربڕینی پیتەکان یا خوێندنەوەی بابەتەکان بە شێوازێک دەری دەبڕی قوتابی دەبی لە نزیکەوە سەیری مامۆستا بکات و ببینیت و سەرنجی بداتێ. بەڵام بە خوێندنی ئەلێکترۆنی ئەو بابەتە لە ماڵەوە قوتابی لەوانەیە بیری بڕواتن و مامۆستا ئاگادار نییە کە هەڵسوکەوتی ئەو قوتابیەکەوە ئەگەر هات و خوێندنی ئۆنلاین بی. جگە لەوەش خوێندنی ئەلێکترۆنی کە جیاوازە لەگە خوێندنی ئۆنلاین لەو شێوازەش قوتابی بەو شێوازەی کە مامۆستای دەوێتن لە بابەتەکان ناگا و پەیامەکە ناگای. بەشێکی زۆر لە مامۆستایان و یەکێتی مامۆستایانی هەرێمی کوردستان داواکارن خوێندن لە ناوپۆلەکان بەڕێوە بچێت ئەگەر هەندێک بە تەناوبیش بێت، بەڵام هەرزوو لەلایەن وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕەت کرایەوە. بەگشتی پێشبینیتان چییە بۆ پرۆسەی خوێندنی ئەمساڵ ئەگەر بە شێوەیەکی ئەلێکترۆنی دەست پێ بکاتەوە؟ لە ڕاستیدا زۆر داواکرا کە خوێندن بەردەوام بێتن بە شێوەی ڕاستەخۆ لە پۆلەکان لە ناو قوتابخانە و جگە لەوەش چەند پێشنیارێک شەبوو لەوانە 3 ڕۆژ بە 3 ڕۆژ کە دەوام بکرێتن بە تەناوب. ئەمەش لەلایەن وەزارەتەوە ڕەت کرایەوە، چونکە لەلایەن وەزارەتی پەروەردەکە ڕەت کرایە وەزارەتی تەندروستی ڕێگەی پێدرابوو کەوا بەرکەوتن لە ناوان لە نێوان قوتابیان هەبێتن و کە دەبێتە هۆی گەشەسەنی ڤایرۆسی کۆڕۆنا. بەڕای من خوێندنی ئەلێکترۆنی هەر شێوازێک بێتن شوێنی خوێندنی ڕاستەوخۆش ناگرێتەوە، بەڵام ئیتر ئەو بابەتە پەیوەستە بە ژیانی مرۆڤ، بۆیە
بەرپرسانی وەزارەتی پەروەردە ئەو بەرپرسیارەتیان لە ئەستۆ نەگرت و وایان کردکەوە ئەو بڕیارە بدرێتن خوێندن ببێتە ئەلکترۆنی. بەڵێ زۆر ڕاستە. خەڵکێکی زۆر مەبەستم شارەزا لە بواری پەروەردە هەروەها خەڵکانی ئاسایش پێیان وایە پرۆسەی خوێندنی ئەمساڵ بە شێوازی ئەلکترۆنی سەرکەوتوو نابێت یان لەوانەیە پڕکێشە و گرفت بێت. ئەگەری ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ لە ڕاستیدا پرۆسەی خوێندن بە شێوازی ئەلکترۆنی کێشەی زۆرە. بۆ نمونە زۆر لە ماڵەکان لەوانەیە مۆبایلی زیرەکی نەبێت، واتە ئامێری زیرەکی نەبێت، یاخود لە ماڵێکدا 3 تا 4 منداڵی هەیە قوتابیە، چۆن ئەمە ئامێر دابین بکات بۆیان، بە تایبەت لەو بواری ئابووریە کە زۆر بە قورسی تێدەپەڕێتن لەلایەن خەڵک. و هەروەها لەوانەیە کە سوکاری قوتابی نەزانی بەکاری بێنێ، یاخود کە سوکاری قوتابی نەخوێندەوار بن. و زۆرێک لە ئامێرەکان کاتێک بەکاردێتن ئایا خەتی ئەنتەرنێتی هەیە ئەو ماڵە یاخود ئەو ناوچەیە خەتی ئەنتەرنێتی دەگاتی یان نا. وزگە لەوەش نمونەیەکێ من خۆم جیرانی خۆمە 3 مناڵی لە قوتابخانەیە و خانوویەکی بچووکی هەیە، 3 مناڵی هەیە لێک ژووردا. ئایا ئەو قوتابیە چۆن دەتوانێت سوود لەو بابەتە وەرگێتن کاتێک خوێندنی ئەلکترۆنی بکاتەوە بە ئامێری زیرەک ئەگەر هەیبیتن؟ یعنی ئەوانە هەمووی گرفتە بەڕاستی چارەسەری زۆر زەحمەتە. بەڵێ زۆر ڕاستە. قۆناغەکانی 1 و 2 بنەڕەتی و هەروەها 12 ئامادەی کە لەناو پۆلەکان درێژە بە پرۆسەی خوێندن دەدەنەوە، ئایا بە هەمان شێوازی گروپەکانی پێشتر دەبن یاخود گروپەکانیان کەمتر و بچووکتر دەکرێتەوە و پۆلەکان بڵاو دەکرێنەوە، یاخود چۆنی دەبێت بەڕای ئێوە؟ لە ڕاستیدا پۆلی 12 ئامادەی کە لە 27 دەستی بەدەوام کردووە و هەروەها پۆلەکانی 1 و 2 بنەڕەتی کە لە دەیدا دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە دەست بەدەوامکردن دەبێت ئەو بە پێی ڕێنماییەکان و بە مەرجی دووری قوتابی لە یەکتر بەترێکونی و کەمتر نەبێت بۆ هەر چوارلا. و هەروەها بە پێی راپۆرتی سەرپەرشتیارانیش ئەو قوتابخانانەی کە ژمارەی قوتابی کەمە لە پۆلەکان بەگشتی واتە پۆلی 1 تا 6 داوامی ئاسایی خۆیان دەکەن بە پێی ڕێنمایی تەندروستیەکان. لە هەر پۆلێک 7 قوتابی 10 قوتابی هەیە، پۆلی 7 و 8 و ئەوان نۆشی هەروایە بەو شێوەیە، ئەوانە بە پێی ڕێنمایی سەرپەرشتیاری و متابعەکردنی سەرپەرشتیار داوامی ئاسایی خۆیان دەکەن. بەڵام ئەو قوتابخانانەی کە ژمارەی قوتابیان زۆرە بە تەنها 1 و 2 بنەڕەتی دەوام دەکەن و مەرجەی کەوا قوتابیەکان دابەش بکرێنە سەر پۆلەکان، وەکو وتمان دابێ لە مەترۆک و نیوێک کەمتر بێتن دووری نێوانیان. وەکو دواپرسیار حەزەکەم لە کۆتاییدا بۆ ئێمە و بیسەران و دایکان و باوکانی قوتابیان ڕوون بکەیتەوە ئاخۆ ئۆنلاین چۆنە و ئەلکترۆنی چۆنە، هەروەها ئێستا بڕیارە کامیان پەیڕەو بکرێت لە هەرێمی کوردستان کە بڕیاری لەسەر دراوە؟ بەڵێ خوێندنی ئۆنلاین جیاوازە لەگەڵ خوێندنی ئەلکترۆنی. خوێندنی ئۆنلاین ڕاستە خۆیە کە مامۆستا وانە بە قوتابیان دەڵێتەوە لە کات و ساتی دیاری کراوە کە ئەمە پێویستی بە ئەنتەرنێتی بەردەوام هەیە و مامۆستا ناڕی دەکاتن ئەو ئایا بە شێوازی گروپی یان بە شێوازی تای بێ ڕاستە خۆ پەیوەندی بە مامۆستا دەکەن قوتابیەکان ئایا بە لاپتۆپە یان ئامێری زیرەکە بە هەر نەوەگریتن بابەتەکان دەڵێتەوە بۆیان شی دەکاتەوە. بەڵام خوێندنی ئەلکترۆنی ئەمە بابەتەکان هەمووی تۆمار کراون بە ڤیدیۆ، هەر کاتێک قوتابی ئارەزوو بکات دەتوانێت بیکاتەوە. ئەمەش تەنها 1 جار پێویستی بە ئەنتەرنێت دەبێتن کە موقعەکە یەکەم جار داونلۆد دەکات، پاشان پێویستی بە ئەنتەرنێت نابێت. هەر کات و ساتێک بێوێت لە ماڵەوە بەیانی بێ نیوەڕۆ بێ شەو بێتن، هەر کاتێک بێوێت موقعەکە دەکاتەوە پۆلی چەندە و چ بابەتێکی دەبێت ئەو بابەتە دەکاتەوە و مامۆستا بە ڤیدیۆ بابەتەکە شەرح دەکاتن، هەموو بابەتەکان ڕوون دەکاتەوە. و جگە لەوەش وەزارەتی پەروەردە بڕیاری لەسەر خوێندنی ئەلکترۆنی داوە بۆ قوتابخانە بکات نەوەکو ئۆنلاین. لەوانەیە هەندێک قوتابخانەی تایبەتمان هەبێتن خوێندنی ئۆنلاین پەیڕەو بکەن، بەڵام بەگشتی بڕیارەکە لەسەر خوێندنی ئەلکترۆنی دراوە. بەڵێ زۆر بەڕێز مامۆستا مزەفەر ئیبراهیم بلباس، سەرپەرشتیاری پەروەردەی، زۆر سوپاس کە میوانداری ئەمە لە پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام قبول فەرموو. زۆر سپاسی رادیۆی سەلام و جانابتان دەکەم بۆ ئەو چاپیەکەوتنەیە کە ئەنجامتان داوە. زۆر سپاس دووبارە.